زیاتر لە 4000 ئاوارەی ناوچەکانی دیالە و ئەنبار و سەلاحەدین بەهۆی شەڕ و شۆڕەکانی داعشەوە هاتنە قەرەتەپە و لە سایی ئەو ئاسایشەی پێشمەرگە جێگیری کردووە ئەوان نیشتەجێن. لە ماوەی ئەم 2 ساڵەدا ئاوارەکان کە زۆرینەیان عەرەبی سوننەن وەک پێکهاتەکانی تری ناوچەکە ناڕەزاییەکیان بەرامبەر پێشمەرگە نەبووە. پێشمەرگە زۆر باشە لەگەڵماندا هیچ جیاوازیەک ناکەن. ئێمە بەهۆی ئەوانەوە هەست ناکەین دوورین لە ماڵەکانمان بەباشی ئەمان پارێزن و لە ئەرکی خۆیان زیاترمان بۆکەن. والله ئەمانە فاخر حمایەت القوات البێشمەرگە. ئاسایش و ئارامیمان زۆر باشە لەژێر پارێزراوی هێزی پێشمەرگەداین. هیچ گرفتێکمان لەو ڕووەوە نییە. لەناو ئەم هەیکەلەدا کە بۆ کێڵگەی پەلەوەر دروست کراوە و ئەکەوێتە گوندی سەیف سەعدی ڕۆژهەڵاتی قەرەتەپەوە نزیکەی 20 خێزان دەژین. گوزەرانی ئەوان نالەبارە، بەڵام وەک خۆیان ئەڵێن لەبەرەوەی سەریان سەلامەتە گرفتیان کەمترە. پێشمەرگەکانیش کە بەردەوام چاویان کراوەیە بەڵێنی سەقامگیرکردنی ئاسایشێکی تەواوەتیان پێ ئەدەن. ئێمە لە 2014 هاتنێتە ئەم سنووری قەرەتەپە حەمرینە بێجیاوازی بێەوەی کە فەرق بکەین لە بینی سونە و کورد و شیعە بە یەک چاو سێرانمان کردووە و بەڵگەی حاشاڵنەگرمانیشەیە کە گەیشتنێتە کوێ ئێمە وەکو بڵین هەندێک کە گێرە شوێنەوەمانە نیمان بڵێن شوێنانەمان تێکداوە، بەڵام بە تاکیدیەوە دەستمان گەیتە چی توانیمان ئاودانیکەنەوە فەرقمان نەکردووە. پێشمەرگە سەر و ماڵینان ئەپارێزیێ، پێشمەرگە پارێزگاریان لێەکە، فەرقی نەکردوە لە نێوان کورد و عەرەب سونەیە شیعەیە تورکمانە، هیچ جیاوازیەکمان نەکردووە، هەر بوویە بە شەو و ڕۆژ خزمەتی ئەم خەڵکەکەین و خزمەتکاریشین لێرە بۆیان. شەڕ و هەڕەشەکانی داعش لەم دۆخەنە هەموارە زیاتر هیچی بۆ ئەم خەڵکە پێ نەبوو. مناڵ و پیر و گەنجیش گیرۆدەی ئەو تیرۆرەیە کە داعش بۆ ناوچەکەی دروست کردووە. ئەم ئاوارانە ئێستا لە هەموو کاتێک باشتر لەوە گەیشتوون کە ئەوەی پێشمەرگە بۆ ئەوانی کردووە لە کەسی تریان نەبینیوە. سامان کەریم، کورد چاد نیوز، قەرەتەپە.